ئەمە سەباحم لە قوتابخانەی کلێڤەرم پۆلی دووم ئەمڕۆ خۆمان فێری ناسنوێ ژمارە تەلەفۆن دەکەین ئێستا پەیوەندی و باوکمەوە دەکەم. محمود دەتوانی پەیوەندی بە ئاگر کوژێنەوە بکەی؟ بەڵێ. ژمارەکەی چەندە؟ 115. سڵاو ئەو ناوکی هەنە ئێستا پەیوەندی بە باوکم دەکەم. محەممەد دەتوانی پەیوەندی بە پۆلیسۆ بکەی؟ بەڵێ. ژمارەکەی چەندە؟ 104. لێ هات دەتوانی پەیوەندی بە فریاکەوتنەوە بکەی؟ بەڵێ. ژمارەکەی چەندە؟ 122. پێویستە لەسەر هەموومان ژمارە پەیوەندیەکان بزانین.